وەکو حکومت وەکو کارگەری فەرەنگی هەڵدەبوو کە چ تشتێنێک خستی منینە بوو هەلکردنە ئاگری و دیسا بوو ئاهەنگگەڕانە بەس دووبارە کێنەوە خەلکی ئازادە بەس ئەم تاکیدێ تشتێکی بکەینەوە یعنی هەلکردنە ئاگری هەروەکی مگوتی نیشانە بێژە ڕێزگرتنێ ئاژی خوشیە بەرامبەر جەژنە نەوروز ئەم حەس ناکەین ئاژی تاکید کەینەوە قەدەر هەیە هیچ ڕەنگێکی چێناویتن تاهێرە و لاستیک و چی تووسە بهێنە هەلکردن و بوویتە سەبەبێ ئاژیک ئەگەرێ پیسبوونا ژینگەهێ چونکو پاراستنا ژینگەهێ ئەرکێ مەهەمیانە چووەکو حکومەت و چووەکو تاکێ کوردستانی و ئەم هەمیژی سەربرند و کەیفۆشی وی سروشتێ جوانێ کوردستانی دوێمە هەی و ئەم شانازیە پێ بکەین و لازمە وەکو پێشمەرگەیەک ئەم هەمی یعنی پاراستنا ژینگەهێ ئەرکێ خۆ بزانێت دوو ئەگەر بیرەمە هەمیە دیالە جۆراب هەرکەفتت خوشیە تاقەتی دەکەنێت ئەوە ڕاستی gelek دیاردەکە کرێتە دیاردەکە نەشارستانیە ئەوە هێزت ئەمنی بیسا ئێتاتینە تەکلیفکردن مەفرەزێت وان خەلکی وان دێ بەڵاوە بیتن گەڕەک و ناو باژێر و هەمی جەها چێنا بیتن ئەف یعنی دیاردە ئاژی تاڵقە بێنها بتن